دیارە مەشقەکەمان لێرە بۆ ماوەی 6 هەفتەکە 2 هەفتەی بە شێوازی نەزەری و 2 هەفتەشی بە شێوازی عملی لە شوێنەکانە فێرمانەکەن و سوودێکی زۆرمان لێبینەوە بەڕاستی جێگەی شانازێک کە ئاسیاسیال توانی ئەو گروپە خوێندکارە کۆبکاتەوە لە خۆی و بە شێوەیەشی عملی بابەتەکانیان پێ بگەێنێ ئەوەی ئێمە لە زانکۆ و پەیمانگاکانە خوێنومانە تەنها بە شێوەیەشی نەزەری بۆ بەڵام کە هاتینە ئاسیاسیال بینیمان زۆر لەوە گەورەتر و بە شێوازی عملی ڕۆژانە ئێمە پراکتیکاکرین واتە بەردەوام ئابدێتی تازە وەرەگرین. سوودێکی زۆر باشی هەیە لە بەرەوەی تۆ لێرە شتەکان زۆر فەرقی هەیە لەگەڵ لایەنی خوێندنی خۆتاکە لە زانکۆی ئەیخوێنی لێرە شتەکان بە عیلمی و بە ڕێگەی عملی زیاتر ئەڕوات و ئاسیاسیال هەموو کاتێک هەوڵی ئەوەی یاوە کە پەرەبا بە بوارەکانی خۆی و بە تایبەتیش بە خوێندکاران بۆی کە بتوانێت لە مستەقبەلا هەلی کار بۆ خۆی بدۆزێتەوانی و شێوازەکان یعنی بتوانێت کە هەلێکی کاری باش بۆ خۆی بەردەست بکات